هاوکاری هاوڵاتیەکەین بە شەرتێ یا پێشەکی پارە وەرگرین یا عەقدێکمان بۆ بگرێ بەو شێوازە. خاوەنی مۆیدەکان هاتوونەتە بەردەمی سەندیکای کۆمەڵی مۆیداهلیەکان و ناڕەزین لەو بڕیاری بەیانی ئەمڕۆ دراوە لەبارەی هەڵکردنی مۆلیدەکانەوە. لێرە کاک نەبەزی دیەکە نوێنەری خاوەنی مۆیدەکانە. سڵاو لێ بە کاک نەبەز، داواکاری چیان هەیە ئەمان هاتوونەتە ئێرە؟ وەڵڵا داواکاری ئەمانم عەقدیان بۆ نەکردوینە، وەکو مەحافەزە و قامێت و داری کارەبایی هیچ عەقدێکمان بۆ ناکە. هەر ئەڵێ ئیشکەن ئەگەر ئەم شەو 2 سەعاتیشتان کرد و مۆلیدەکە کارەبا هاتەوە ئەبێ بیکوژێنەوە. جا مۆلیدا هەیە ئەبێ بچێ پاتری بکڕێ. مۆلیدە بێ بەرنامەی حکومەتە، یعنی مۆلیدا بێ بچێ سەیانە بکە، مۆلیدا بێ بچۆ ڕۆن و فیلتەر بگۆڕێ. تقریباً هەر کولی مۆلیدە 1 ملیۆنێ بۆ 1.5 ملیۆن مەساریفی هەیە. تۆ پێشوەختە پێ ناڵێ لە پڕاکە خەلەلەکەی بۆ دروستە بێنجا بێتەڵێ. ئێوە شتەم کت و پڕیان نابێت تۆ یەکسەر پێی بڵێ بڕۆ ئیشکە. ئەبێ عەقدێکی بۆ بکەی، عەقدی ساڵە 2 ساڵی بۆ بکەی، بەرنمەیەکی بۆ دانەی، یان پێشوەختە بۆیان نازوالێتەکەی هەڵەوەشان نایەتەوە لەبەرەوەی بۆ ڕۆژێکی ئاوا خزمەتی ئەم خەڵکی پێ بکردایە بێ بەرنامەی ئەمانەوێ هەڵی نەکەن سەر خاوەنی مۆیدەکان. ئەمان ئەیانەیە بەرنمەیەکیان بۆ دانرێ، بەرنمەیەکی جوان عەقدێکیان بۆ بکرێ بۆ ساڵێ بێ بۆ 6 مانگ بێ. وەختی خۆی نازوالێتێکمانە بوو مۆلیدەی ملیۆنێکیان بۆ حسابە کرد. ئەوەشیان بڕی هەر بۆ 2 مانگ بوو مانگێ بۆ ویشیان بڕی. ئێستامان هەر عەقدێکیانە بێ ئیشەکەن کێشەیان نیومیان حازر. ئێستا ئیش ناکات مۆلیدە. ئێستا حالیان هیچیان ڕازیێنین بە ئیشکردنی مۆلیدە لەبەرەوەڵێن قبوڵمان نییە. بڕیاری چیان ناوە؟ بڕیاریان ناوە تاکو عەقدێکیان بۆ نەکەن و تاکو بەرنمەیەکی جوانیان بۆ دانێنن بۆ مۆلیدەکانیان بە هیچ شێوەیەک ناتنە ژێر مەساریفێکی زۆرەوە بیکەن بۆ مۆلیدەکانیان. واستا ئەم شەویش فت کارەبا نییە. وەڵی هێشتا قەرارەکە دەرنەچۆ بزانین قەراری نهایی برادەرانمان چییە بێت. قاوسا قەرارێکەکەینەوە لە ئاخرا قەرارێکی نهاییتانێنێ. ئێمە داوای ئەواکەین یا پێشەشی پارە کۆکەینەوە، یا پێشەشی پارە کۆکەینەوە، یا وەکو ئەملا ئەولا عەقدی ساڵێکمان بۆ بکەن. پرۆژەی تاریکی کۆتایی پێدووە، جیرفانی خەڵکی تەکانووە ماڵی ملیۆنی 700,000 300,000، یعنی بۆ حیسابێ بۆ میلەتە ناگرێ. کاک مەسوور بەس بۆ پارەکەی خۆی کار ئاسانیە کات بەو شێوازە بە پسوولە پارە وەرگرێ بۆ جیرفانی پیاوەتی باو باپیرەتی لە 120 کاتە خاتر خەڵک. ئەم دۆخە ئەو پارەی حکومەتە ناتوانێەوە بکە. یەک ئەم دۆخاتۆتە پێشەوە. ئێوە چۆن هاوکاری هاوڵاتی ئەکەن؟ هاوکاری هاوڵاتیەکەین بە شەرتێ یا پێشەکی پارە وەرگرین یا عەقدێکمان بۆ بگرێ بەو شێوازە. نە پاتری دیایە نە گازی دیایە هیچی هیچ ناکە. کاکە چۆن شتی وا بێت وایەوە نییە. دەسەکانە خۆش بێ. بەڵێ ئەوەی کە هەیە ئەمە خاوەنی مۆیداهلیەکانن لێرە کە گربوونەتەوە لە بەردەمی سەندیکا تاوەکو بڕیارێک لەبارەی ئەمانەوە بدرێت. لەبەرەوەی ئەمە ئەوی باسیەکەن ئەڵێ کە ئێمە زەرەرمانە کە بەم شێوازە ئەگەر ئێمە بێت و کار بە مۆیدەکانمان بکەین یا ئەوەی پێشەشی پارە وەربگرن یاخۆ عەقدێکیان لەگەڵا بکرێت. لەبەرەوەی کە ئەمان پارەی ماوەی ڕابردووشیان وەرنەگرتووە کاتێک کە شەڵگەی کۆرمۆر بردومان کرا و ماوەی چەند ڕۆژێک کارەبا نەبوو دەستەوە پارێشیان وەرنەگرتووە. بۆی ئەمان داوای ئەوە دەکەن بە شێوازێک بڕیاریان لێ بدرێ نەک بەو شێوەی کە ئەمڕۆ خەرایی لەسەر دراوە و لە کاتژمێر 4ەوە دەستکرێ باڵکردنی مۆلیدەکان.